بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دواکەوتن و لێکەوتەکانی دابەشکردنی موچە دەکەین. دیارە ماوەی 10 ڕۆژە لە 12 سێوە 562 میلیار گەیشتووە، بەڵام تاکو ئێستا حکوومەت هێرێم دابەشی نەکردووە. حکوومەتی ماوە بەسەر سوێرم و ئەمڕۆژ 37 میلیاری دیکە گەیشتووە، تا بە کۆی گشتی 599 ملیار دینار گەیشتووە، بەڵام تاکو ئێستا وادەی دابەشکردنی موچە ڕاگەن نەگەنراوە. قسە لەسەرەوە کار و لێکەوتەکانی و قسە لەسەرەوەش دەکەن کە بەرپرسان لە بەیاننامەکەن لە باسی سوپاسی خۆراگری خەڵک دەکەن و باز لەوە دەکەن کە بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی تایبەت بکرێت و قسە لەسەر هەژماری منیش دەکەن. ئەم پرسیان لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی ئیدارایی قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێربێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سوپاس کاکەین. زۆر بەخێربێن. کە سەرەتا لەوە دەست پێ بکەین 10 ڕۆژە 562 میلیار گەیشتووە، ئەمڕۆژ بڕەپارێکی دیکە گەیشتووە. هۆکارێک هەیە بۆ دابەش نەکردنی موچە یاخود بەهانەی دابەش نەکردنی موچە دەگەڕێتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس کا حەکیم، سڵاو لە بینەرانی بەڕێز، خوای گەورە ڕۆژی ئێوە و بینەرانی بەڕێزیش قوبوڵ بکات. بێگومان ئێمە زانین ئەم پارەی کە لە بەغداوە هاتووە هەموو شایستەی دارایی هەرێمی کوردستان نیە، وە ڕوونە کە بە پێی پشکی هەرێمی کوردستان لە یاسای بودجە شایستەی دارایی هەرێمی کوردستان زیاترە لەوە. بەڵام ئێستا پرسیارەکە ئەمەیە، ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێوێ ئەم بڕەپارە دابەش نەکات لەسەر حسابی برسێتی خەڵک، لەسەر حسابی بێ موچەکردنی خانشینە کە موچەکەی 220,000 وەکو کاتێکی فشاری بەغا بەکاری بێنێ، بەدیلی چییە؟ وا بەغا وەڵامی نەدایەوە، نەهات بەدەم ئەم داواکاریەوە. 50 ڕۆژە تێپەڕێەوە بەسەر کۆتا موچەکە دابەشی کردووە. ئێمە لە کۆتایی نزیکی بەشی کۆتایی مانگی سیاین هێشتا لەم ساڵا یەک موچە دابەش کراوە. سێ موچەی کۆتایی ساڵی 2023 دابەش نەکراوە. بەڕاستی ئەمە یعنی من نازانم ئایا ئەم ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو، جێگری سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو، وەزیری دارایی ڕاوێژکاری عاقڵیان هەیە لە چواردەوریانە بڵێ کاکە ئەم ئیشەی ئێوە یکەن هەڵەیە بە هەموو پێوەرێک، بە هەموو مانایەک، بە هەموو مەنتیقێک. تۆ پارێکە ئێستا لە بەغداوە هاتووە دابەشی بکە، لە داهاتی ناوخۆش پارەت هەیە کاکە، بۆی شاریتەوە، بۆ لە خەڵکیە شاریتەوە. خۆت بەدەمی خۆت چەندین جار وتوتە ئێمە مانگانە خۆت ئەڵێ 320 میلیار، وەزیری دارایی خۆی ئەڵێ 320 میلیار، سەرۆکی حکوومەت و جێگرەکەی خۆیان ئەڵێن 320 میلیار، ئەگەنا لە ڕاستیە زۆر زیاترە لەوە، نزیکەی 600 میلیارە مانگانە. پاشان ئەڵێن وەڵا ئەم 300 بەڕێز پێشتر لە لیژنەی بەڵە بەدڵنیایەوە، بەڵە دارایی بەداشوند کردووە، بەدەیان بەڵگەی سەلمێنم 600 میلیار کەمتر نییە. مانگانە داهاتی ناوخۆ 600 میلیار دەبێ، مانگانە 600 میلیارە بێ، بە ئوسلوبی جیاجیا ئەیەنەوە سەر 320 میلیار دینار. کاک حەکیم 320 میلیارەکەش طبعا ئاوا ڕوونی ناکەنەوە بۆ خەڵکی هەمووی ئەڵێن هەمووی کاش نییە. طبعا ڕاست نییە. زانی بۆ یەکەم 140 میلیار دیناری لە گومرگەوەیە، ئێوە پارەی لە گومرگە هەمووی نەقتە، هەمووی کاشە، هەمووی دینار بە دینار، دۆلار بە دۆلار لە خەڵکی وەرەگرن، لە بازرگانی وەرەگرن. ئەوە نیە بڵێ ڕسوماتی هاوڵاتیە بۆتە قەرز و ئەوانە. 140 میلیاری کاشە، 50 میلیاری باجی سەر کارگە و بزنس و بازرگانی و ئەوانەیە، ئەوەش هەر کاشە، واتە 200 میلیار دیناری کاشە. ڕاست نییە. یعنی ئەگەر گریمان وابێت شتێک کە بە غەیری کاش هەبێ یاخۆد ببێتە قەرز لەسەر هاوڵاتیان، ڕسوماتی ئاو کارەبایە. و ئەگەر ناو پارێژ لە بەڕێوەبەراتی هاتوچۆ، لە بری سزا، لە بری تۆمارکردن، لە بری هەمووی کاشە. یەک هاوڵاتی چۆتە مەسەلەن بەڕێوەبەراتێکی هاتوچۆ بڵێن وەڵا کاکە تۆ مادام حکومەت قەرزاری تۆیە، تۆشە توانی مەسەن ڕقەمەکەت بۆ پارە قەرزە ببەستی، تا بڵێن وەڵا حکومەت لەوێەوە کاشمان دەست ناکەوێت. ئەو پاسەوانە ڕاز نییە. بە مەنتیقێکی تریش ڕاز نییە کە حەکیم. ئەو مەنتیقەی کە خۆیان پێشتر نەوتیان پێفرۆشت. کاک حەکیم تەماشاکە لە کۆتایی 2021 و بە درێژایی ساڵی 2022 حکوومەت موچەی دابەش کرد مانگانە. ڕاستە دوا ئەکەوت بەس مانگانە موچەی دابەش کرد. چۆن موچەی دابەشە کرد؟ بە داهاتی ناوخۆ لەگەڵ داهاتی گەڕاوەی نەوت کە لە ڕێگەی بۆریەوە ئەیان فرۆشت. ئەو داهاتی لە نەوتەوە ئەیان فرۆشت کاک حەکیم هیچ مانگێک زیاتر نەبووە لە 500 میلیار دینار. هیچ مانگێک زیاتر نەبووە لە 500 میلیار دینار. ئێستا پرسیارەکە ئەوەیە کە بە لە ڕاگرنی 445 میلیار بە تێک ڕاهاتەوە لە سێمانگی یەکەمی 2023. بەڵێ کەمتر لە 500 میلیاری. 445. ئێستا پرسیارەکە ئەمەیە، وەزیری دارایی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی ئەبێ بە خەڵکی بڵێ ئەو کاتە کە ئێستا خۆیان لاف و گەزافی ئەوان دەن عەلا ئەساس کاتی خۆیان نەوتیان فرۆشتووە
موچەیان داوە ئەڵێن دارودۆغ باشتر بوو موچەمان داوە زۆر باشە بە ئەترافی خۆتان بە داتاکانی خۆتان بە داتاکانی دیلۆی دە و کۆمپانیای بەکرێتان گرتبوو ئەو پارەی لە نەوت دەستانە کەوت کەمتر لە 500 میلیارد بوو واتە بە داهاتی ناوخۆ موچەتانەدا خێرە ئێستا 500 میلیارد دیناری بەغدا بەشی موچە ناکە لە ڕاستی ئەمە زوڵمە ئەمە ستەمە ئەمە یعنی ئەزانی چۆنە ئەوان هیچ وەرەقەیەکیان بەدەستەوە نەماوە لە بەرامبەر بەغدا کاک حەکیم سیاسەتی فاشیل بەڵێ سیاسەتی فاشیل و سیاسیە کە تەنها بیری لای بەرژەوەندی خۆیەتی لای بەرژەوەندی حیزبەکەیەتی لای بەرژەوەندی بنەماڵەکەیەتی لە هەردوو لا طبعاً هەموو کارتەکانیان بەرامبەر بەغدا سووتاند لە 2014ەوە هەچی دڵسۆزە لەم وڵاتە هاوارەکە کاکە لەگەڵ بەغدا ڕێکەون کاکە ئاوا نابێ کاکە تۆ دەوڵەت نیت کاکە تۆ ئەم دەسەڵاتەی کە ئێستا بە ئەمری واقع هەتا زیاترە لە فیدراڵی هەر کاتێ بەغدا قودرەتی هەبوو لەگەڵ وڵاتان ڕێککەوتنی هەبوو تۆ ئەخرێتەوە قاڵبەکەی خۆت نابێ میلەتەکە بە گورگان خواردوو بکەی نابێ میلەتەکە برسی بکەی ئەو کاتانە ئەیان توانی وەرەقەیان زۆر هەبوو نەوتە لە بۆریەوە ئەیفرۆش ئەیتوانی لەگەڵ بەغدا قسە بکە ڕێبکە ئەسڵەن ئەیتوانی نەوت دەرنێنێ بودجەیەکی پاک و جوانمان هەبوو لە بەغداوە هات بێ منەت ئەمان هاتن پشتیان کرد لە بەغدا 100 میلیارد مانگانە زیاتر لە تریلیۆن هەموو مانگێک زیاتر تریلیۆنی ئەو کاتانە زۆر بوو هی 2010 و 11 و 12 14 و 15 و کاتە گرانی بەم جۆرە ئێستا نەبوو بۆیە یعنی ئەمان یەک وەرەقەکانیان هەموو سووتاند وەرەقەی کەرکووکیان سووتان ناوچە دابڕێنراوەکانیان سووتان وەرەقەی نەوتیان سووتان وەرەقەی هەموو شتێکیان سووتاند ئێستا هیچ وەرەقەیەکیان بەدەستەوە نەماوە بەداخەوە هاتوون وەرەقەی برسیکردنی میلەت بەکارێن بەرامبەر بەغدا ئەمە زوڵمە ئەمە لوتکەی ستەمە کێش بەکارێنێ کا حەکیم یعنی خۆزگە ئەوانەی بڕیاری دەست بە سەراگرتنی موچەی کوردستانیان داوە خۆزگە ژیانی ئەوانیش وابەستە بواە بۆ موچە وابەستە بواە بۆ موچە ڕسمی کە لە حکوومەت وەریەگرن یا بۆ خۆیانیان هەیە ئەوان ژیانیان وابەستە نیە بە موچە بۆیە بەلایەنەوە یعنی بەلایەنەوە سەیرە مامۆسایەک بۆ هاوارەکە کە ئەمە کوردایەتیە و نابێ هاوارکە مامۆسایەکی داما 700,000 هەیە کە هەموو موچەکەی ئەوەیە خانشینێکە 220,000 هەیە پیان سەیرە باشە کاکەوە تۆ بۆ کوردایەتی ناکەی بۆ بابە لە برسا مرد کوردایەتی یعنی لەسەر حسابی ئەوەی کە تۆ دەوڵەمەندتر بی خەڵک و میلەتەکە هەژارتر بێ ئەمە چ کوردایەتیەکە و پاشان ئێمە بەپی دەستور لەگەڵ بەغدان تا حەکیم مافمان هەیە لە بەغدا و پاشان سەرۆک کۆمار لەوێ جێگری سەرۆک وەزیران لەوێ وەزیرەکانتان لەوێن ئەو هەموو پلە و پۆستە لەوێ ئەی ئەوان ئیشیان چیە لەوێن و بەپی دەستور ئێمە مافمان هەیە لە بەغدا ئەتوانین لەوێ بەڕاستی بیکەینە ناوەندی شەڕی مافەکانمان و پاشان هێشتا بەمەش کافی نییە کا حەکیم ئەبێ لە ناوخۆ گۆڕانکاری ڕیشەیی بکرێ تاکەی یعنی هیچ شتێک بەهای نەماوەتەوە کا حەکیم لەم وڵاتە هیچ شتێکیان لەسەر پرەنسیپی دەوڵەتی و حکوومەتی و قانونی نێژدۆتەوە با من دووسێ نمونە باسکەم بۆ ئەمە کا حەکیم باشە لە هەموو حکوومەتێکا سندوقێکەیە پێوترە سندوقی خانشینی ئەم سندوقی خانشینیە بۆ چییە؟ بۆ ئەوەیە خانشین کاتێک خانشینە بێ و ئەچێتەوە ماڵەوە ئەم پارەی کە بۆی کۆ ئەکرێتەوە ئەکرێتە سندوقەکە زەمان بێ هیچ هەڕەشەیەک هیچ مەترسیەک هیچ بەرزوو نزمی بودجەیەک هیچ بەرزوو نزمی نرخی نەوتێک کاریگەری نەبێ لەسەری ئەمان نەک سندوق هەر سندوقی شەرپەنجەشیان خواردووە بە سندوقی خانشینیوە ئێمە ئەوە نۆ کابینە بەڕێەکەین 30 ساڵە حکوومەتداریەکەن سندوقی خانشینیان نییە ئەی پارەی لێبڕینەکەش سەداحەوتەکە دیار نییە لە موچە هەموو مانگێک لە موچە هەموو کەسە بڕێ هەر کەسێک موچە خۆرە لە هەرێمی کوردستان فەرمانبەر هەموو مانگێک بڕێ پارە لە ساحەوتی لێ بڕاوە بۆی بخرێتە ئەو سندوقەکەەوە هەموو سندوقەکەیان خواردووە کەس نازانێت چیان لێ کردووە بۆەوەشەوە نەوەستاون سندوقی شێرپەنجە دیار نییە سندوقی ژینگە دیار نییە سندوقی خانپێداویستی تایبەت دیار نییە بەوەشەوە نەوەستاون دەستیان بۆ پارەی بانقەکان برد دەستیان بۆ پارەی خەڵک برد هاوڵاتی پارەی خۆی بە نەقدای ناوە لە بانکیان لەم وڵاتە لەگە ڕێزمەوە بۆ بینەران سووک و ڕسوا کرد قیمەتێک بۆ بانک لە کوردستانە نەماوە کاک حەکیم 92 بانقی بازرگانی لە کوردستانە هەیە یەکێک پێم بڵێ حکومی بڵێ یەک کەس پێم بڵێ ئەم بانقە بازرگانی حکومیانە لە هەرێمی کوردستانە ئیشیان چییە؟ یەک دیناریان تایە؟ خوا ئەگەر کەمترین بنەمای حکوومەتداری ئەمانەتداری بە قانون ئیشکردن هەبوایە
بانک ئاوە خاڵیە بوویەوە هەمویان خاڵی کردەوە دەستیان برد بۆ بانقی بازرگانی عێراقیش لەوێش پارەیان دەرهێنا تاوەکو ئێستا ئەبێ لە بودجەی خەڵکی کوردستان 4 ملیار دۆلار بووە ئێستا 3 ملیار و شتێکی ماوە ئەبێ ئەوە هەموو مانگێک بڕێ پارە لە بەشە بودجێ هەرێمی کوردستان ببڕێ بدرێتەوە بۆ بانکە ئەمانە هیچیان نەهێشت تەماشا ئەم 92 بانکە بازرگانیەکە حەکیم جا خۆش لەوایە ئەوان ئەڵێن وڵای ئێمە متمانەمان بە بانقی حکومی عێراقی نییە کە ئێمە ئەزانین ڕاستە سیستمی ئابووری عێراق وێرانە سیستمێکی لەرزۆکە سیستمێکە یعنی ئابووری عێراق بەرگەی کێشە و گرفت ناگرێت بەڵام دارایی عێراق باشە بارودۆخی دارایی عێراق هێندە باشە تەنانەت بۆ هەرێمی کوردستان فرسەتە بە هەر جۆرێک بێ ڕێکەوێ لەگەڵیا ئەمان ئەڵێن وەڵی کاکە ئێمە ڕازی نابین لە بانقی حکومی عێراقیەوە ئێمە خۆمان حکوومەتین و بانکمان هەیە و کوا بانقەکانێ ئەوان یەکێتی کە لەم سنوورە باڵا دەستە متمانەی بە هەولێر و دهۆک نییە بانکەکانی لەگەڵ بەسێتەوە هەولێر و دهۆک متمانەیان بە بانقەکانی سلێمانی نییە بانقەکان بەیەکەوە ببەستنەوە دوای نۆ کابینە دوای 30 ساڵ حکومەتداری ئێمە یادی 30 ساڵی ڕاپەڕینیشمان کردەوە 32 ساڵی ڕاپەڕین هێشتا بانقەکان بەیەکەوە نەبەستراونەتەوە کە ئەسڵن هیچ سیمایەکی بانکشیان نییە هەر قاسەیەکن پارە بە عەلاگەیەنن یا بە گونێنن تێکەن و خێرا دابەشێکەن و نامێنێ و تەواو کەی حکومەتداری وابێ تۆ حاڵی خۆت بانقەکانت ئاوایە فەرموو تۆ نۆ دانە کابینێ پێش ئەم حکومەتە لەکەیەوە دروست بووە مێژووی ئەم حکومەتە تازەیە کاک حەکیم لە 2003ەوە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە طبعاً کە ڕژێمی سەدام ڕوخا هەموو سیستەم لە سفرەوە دەستی پێکردەوە لە عێراقا وەزارەتی دارایی وەزارەتەکانی تر یعنی یەک دێڕ بودجە نەبووە لە عێراقا پێشتر لە زەمەنی سەدامە و هەموو وەزارەتەکانی تر هەر بە وەزارەتی بەرگری و وەزارەتەکانی تر هەموو لە سفرەوە دەست پێکرایەوە هەموو خاپور بوو سفر بوویەوە باشە تۆ 10 ساڵ پێشەوەی حکوومەتی عێراقی سەدام بڕوخێ حکوومەتی هەرێمی کوردستان بووی و ئەمن و ئیستیقراریەتێ هەبووە هێشتا بانقی حکومیت نییە هێشتا بانقت نییە بەمانەی کەلیمە دەدانە ساڵە لە هیچ تەنانەت وڵاتەکانی دراوسێش کاک حەکیم خەڵک ئەچێتە ناو تەکسیەک پارەی گیرفانی ناوێ پارەی نەقدی کاشی ناوێ پارە لە ڕێگەی ڤیزە کارتێکەوە ماستەر کارتێکەوە ئەتوانێت کڕین کە ئەتوانێت فرۆشتن کە ئەتوانێت هەموو یەکێک لەوانە بکە بێ زەحمەت یەکێتی و پارتی کابینەکانی یەک لە دوای یەکتان 10 ساڵ لەمەوە پێش بۆ نەهاتن موچەی خەڵکی کوردستان بکەنە دیجیتاڵی تاو پێ ئێستا بەغدا نێوێ ئەو مەرجەتان لەسەر بسەپێنێ هەر وەکو چۆن بانکی ئەهلیمان هەیە مامۆستا بەڕێز دەڵێ بانکی حکومیمان نییە ئەیوەنی بانکی ئەهلی هەیە لە کوردستان بانقی ئەهلیەکان بەڕاستی باشە خۆی پرسیارەکە ئەمەیە ئەگەر قرار بێت لیستی موچە یاخۆ زانیاری فەرمانبەر بچێتە بانقی ئەهلی بۆ نەچێتە بانقێکی حکومی کێشە چییە یعنی ئەگەر بانقێکی بۆ نمونە بانکێکی لوبنانی لە کوردستان هەیەگا حەکیم یەکێکە لەو بانکانی کە هەژماری منەڵێ ئەتوانن لەوێ حساب بکەنەوە یعنی ئاساییە موچە خۆر زانیاریەکانی لە کوردستان بچێتە بانقێکی لوبنانی بەڵام ئاسایی نیە بچێتە بانقێکی عێراقی لە کاتێکا حکومەتەکە فیدراڵیە لە کاتێکا تۆ لە بەغدا هەیت لە کاتێکا یعنی ئەم بانقە ئەهلیەش کە لێرە کراوەتەوە متمانەکەی بەهۆی بانکی مرکزی عێراقیەوە وەرگرتووە یعنی ئەگەر نانێتوانی لێرە ئیشکا خۆقابیلە لێرە ئەبێ ئەو بانکانە ڕەسیدیان هەبێ ئەی ڕەسیدەکەیان لەکوێ دانراوە لە بانکی مرکزی وەگەر سەرپێچیە بکەنە بێ لە ڕێگەی بەغداوە تۆ لێ پێچینەوەیان لەگەڵا بکەیت لە ڕێگەی بانکی مرکزیەوە لێ پێچینەوەیان لەگەڵا بکەیت و پاشان تۆ شەڕە بەغەڵەت دەبینی ئێستا هەموو شەڕی دەسەڵاتداران بۆ هەژماری من لەگەڵ بەغدا بەڕاستی شەڕێکی بێمانایە بەڕاستی عیبەشە لە هەرچی مافی نەتەوەیەوە لە مادەی سەوت لە خاکمانەوە لە پرسە نیشتیمانیەکانی ترەوە لە کێشە ئابووری و داراییەکانەوە هەر هەموو هاتووەتە سەرەوەی شەڕی هەژماری من بکەیت هەژماری کەسێک یعنی پێی خۆشە ئەم شێوازە هەبێ بەمەرجێ کاک حەکیم هەژماری من نابێتە هۆی دابینکردنی موچە یعنی هەر کەسێک هیچ پەیوەندی بۆ نییە موچە یەک ڕۆژ پێش ناکە موچە یەک ڕۆژ بسۆگەر ناکە موچە چونکە ئەو بانقای ئەهلیانە کاک حەکیم هیچیان بە هەر هەموو گیرفانی هەر 3-4 بانقە ئەهلیەکە کە هەژماری منی تیاکرێتەوە گیرفانیان بگەڕێی بەشی یەک مانگ موچەی موچەخۆریان تیان نییە واتە هەر ئەبێ پارەیان بۆ تەحویلکەی یعنی ئێستا بانکی بۆ نمونە ڕەشید و ڕافیدەین
کە بانکی حکومی عێراقین و بە پێی بڕیاری دادگای فیدراڵی ئەبێت لەوێەوە لە ڕێگە وەسیتێکەوە یا ڕاستە و خۆ ئەژماری بانکی بکرێتەوە بۆ موچەخۆران بۆ نمونە باش ئەگەر وەزارەتی دارایی تەمویلی ئەو بانقانە نەکا ئەو بانقانش ناتوانن موچە خەرچکەن باشەوە وەزارەتی دارایی طبعا کاک حەکیم ئەگەر بچین هەموو وردەکاری بڕیارەکەی دادگای فیدراڵ دەبارەی موچەی موچەخۆران بخوێنینەوە تێگەین لەوەی کە حکوومەتی عێراقی و ئەوانەی لە پشت حکوومەتی عێراقیەوەن سیاسیەکان لەگەڵ ئەوە نەبوون ئەم بڕیارەی دادگای فیدراڵی دەربچێت و ڕاستەوخۆ موچەخۆر موچەکەی بۆ بەرامبەریش مامۆستا نەیسانە لە بەرامبەر موچەنە داوای داهاتی ناوخۆ لێ دەکات داوای داهاتی نەوتت لێ دەکات موچەکەم سۆگەرە بێت یعنی ئەگەر من بوومایە لە جێگەی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی باوەڕێ بێ لە بەردەرکی سەراو لە بەردەم قەڵای هەولێرە شیرینیم دابەشە کرد کە ئەو بڕیارە دەرچوو شایشت دەکرد مامۆستا تۆ دەدانە ساڵە بەڵە وەڵی حەقی شایەتی حەقی سوژدەی شکری هەیە بۆ چونکە میلەتەکە ڕزگارە بێ لە برسێتی یعنی تۆ لە ماوەی 8 ساڵی ڕابردووە 16 موچە دابەش نەکراوە بابەمەکەی حکومەتداریە یعنی نزیکەی 20 ئەوەندە تریلیۆن دینار قەرزاری موچەخۆرانە بێ زەحمەت کەی ئەدرێتەوە کەی ئەیدەیتەوە تۆ ئێستش موچەت بۆ نادرێ حکومەتداری کەی وا ئەبێ یعنی لە ئێستەوە ئێمە کۆتایی بەم شێوازی حکومڕانیە بێنین 10 ساڵی تریش کاریگەریە خراپەکانی ئەم شێوازە حکومڕانیە بینین کاحەکیم بۆچی ئەڵێم ئەبوو ئەنجومەنی وەزیران شیرینیان تەوزیع کردە لە بەردەرکی سەرا و قەڵای هەولێرە سەرای سلێمانی و قەڵای هەولێرە لەبەرەوەی ئەمان بە دوو کابینە بە 10 ساڵ دەرفەتەوە بە فرۆشتنی نەوتەوە بە گومرگەوە بە باجەوە بە ڕسوماتەوە بە هەموو بارودۆخەکانەوە نەیانتوانی سادەترین ئەرک کە موچەی موچەخۆرانە دابینی بکەن کەواتە تۆ بەتەمای چی دیتر ئێستا محکەمەیەکی فیدراڵی هاتووە مافێکی بۆ جێگیر کردووی بێ منەتانە ئەگەر قسەش بێتە سەرەوەی کە لیستەکان مەسەلەن ئێستاکە داوای لیستەکرێت طبعاً یا زانیاری بچێتە ئەکرێ دەرفەتی تایە بۆ نمونە دەستگای هەواڵگری بەڵام ئەو کاتە بێ بڵین کام دەستگای هەواڵگری کا حەکیم یعنی دەستگای هەواڵگری ئەکرێت هەر لە هەر وڵاتێکە تەیف سەمیش لە ژنی دارایی وتوێمە بەڕێوەبەراتی تایبەتمان هەیە بۆ هێزە منیەکان ئەوە نییە ئەنی بەڕێوەبەراتێکی نهێنی طبعاً لەوێش خۆ داتاکان کراوە نین بۆ هەبوو فەرمانبەر تایبەت هەیە بۆ هێزە منیەکان بۆ هێزە منیەکان ینی برایەکی کارمەندی هاتوو چۆ داتاکەی بچێتە بانقێک یعنی سگرفتێک هەیە کا حەکیم لە وڵاتی دنیا هەیە حکوومەتی فیدراڵی ژمارە هێزیێری میلانە هەیە بیشاریتەوە یعنی مەسەلەن پێشمەرگەیەک کە دڵسۆزانە بۆ وڵاتەکەی خۆی چەکی لەشانە ئەو پێشمەرگە ڕاستەقینانە نەک بن دیوارەکان نەک باخەوانەکان لەگەڵ ڕێزمە ئەوانەی کە دیفاع لەم وڵاتەکەن ئەوانەی کە لە سەنگەران باشەوە داتاکەی بچێتە بانقێکەوە کێشە چییە حکوومەت بۆ ڕوخێ هەرێم بۆ یعنی کیانەکەی لەدەسەدا و بۆیە دەستگای هەواڵگری اینجا بێ دیسان لەوێش بپرسین کام دەستگای هەواڵگری ئەوەی زانیاری یەکێتی یاوەی پاراستنی پارتی بابەمە چیان هەیە چیان هەیە نیشتیمانی بێ ئەگەر شتێکیان هەیە نیشتیمانی بێت دروستیان کردووە با ئێمە هەموو دیفاعی لێ بکەین بەڵە دیفاع لە پەرلەمانەکەین بەڵە دیفاع لە حکومەتەکەین وەکو حکومەتی هەرێم وەکو کیان وەکو مافێک ئەم میلەتە مافی خۆبەڕێوەبردنی هەیە بەڵام بەڕاستی دیفاع لە سیاسەتی حکومەت دیفاع لە گەندەڵی دیفاع لە دوو پێشمەرگەی سەر بە دوو حیزب دیفاع لە گەندەڵی دیفاع لە دەستگای هەواڵگری سەر بە حیزبەکان دیفاع لە گەندەڵی دیفاع لەوەی کە سەرۆکی حکوومەت هیچ دەسەڵاتێکی لە سلێمانی نەبێ و جێگرەکە هیچ دەسەڵاتێکی لە هەولێر و دوهۆک نەبێ دیفاع لە گەندەڵی ڕۆژێ زووتر کۆتایی بەم شێوازە بهێنرێ خەڵک زووتر ئاهێکی بەبەرایەت سوار بە هەژماری من ئێستا پێشتر ئێستا 6 بانک کە هەلی تێدا بەشدارن پێشتر لە سنووری هەولێر بوو ئێستا یەکێتیش لێرە دەیکات ئەو یەکێتی پێچۆنە زۆر جارانی وا دەخوێنرێتەوە ئەوان لەگەڵیدانە بنیانەوە بەڵام ئێستا فەرمانبەران ناچار دەکەن و جۆرێکە لە دوڕووی نییە ئەو مادام پێڕازی نین و لەگەڵ بڕیارەکەی دادگای فیدراڵین بۆچی لەو سنوورەی خۆی ینی ئیشی پێدەکە یەکێتی هەمیشە لە شیرینیا بەشدار بووە بەس کاتێتەش ژێرباری کاتێ ڕەخنەی خەڵک و میلەت و جەماوەر دەستپێەکە خۆی ئەدزێتەوە لە ڕەخنەکان لە ڕاستیا کاتێ نەوتەکە فرۆشرا و هەموو دنیا وتیان مەیفرۆشن یەکێتی لەگەڵ نەبوو ئەی بۆ کاتێ شیرینی نەوت هەبوو یەکێتی بەشدار بوو پشکدار بوو ئاگادار بوو بۆ دوایی مەسەلەن دیعایەوە 5 میلیارد دلار شیرینی نەوت بەڵە بۆ یعنی کاتێ بە گونیە لە بەغداوە هات
دوو کۆپتەرە چوو لە هەولێرە نیشتەوە دوو کۆپتەرە هات لە سلێمانیە نیشتەوە یعنی ئەو کاتێکێتی هیچ گلەیەکی نەبوو بۆ کاتێ نەوتەکەیان بەیەکەوە قفڵەکەیان بەردایەوە هی نەوتەکە یەکێتی ئەو کاتە بۆن یعنی نەیوت کاکە وەڵام من ئەمە غەڵەتە نابێ ئەمە بکەین نەخێر یەکێتی بەشدارێکی سەرەکیە لەم شێوازە حکومڕانیە پڕ لە گەندەڵی خراپەکاریە و بەڕاستی ئەبێ خەڵک بە هیچ جۆرە بەم جۆرە چاواشەکاریانە قەنەعەت نەکات هەیەکێتی دادگەش ڕێگەیدا بۆنم نە فەرمانگەیەک بەجیاگەر کێشە دروست بوو لیستی خۆی بنێرێت و ئەوانە ئەوەش خۆی کا حەکیم یعنی خۆزگە باشە خۆزگە سەد خۆزگە باشە یعنی ئێمە لە سەتیشنا حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاساکان کاری بکردایە بە پێی ڕێنمایی لە 150 کاری بکردایە تاوکو ئێستا ئێمە یعنی ئاوا هەموو لەسەر سنگ بوەستین ڕەتی هەر بڕیارێک بدەینەوە لە بەغدا و دژی هەرێمی کوردستان بێ و کەمکردنەوە بێ لە دەسەڵات گومانی تیانە ئەوەندەیان پاسا و بەدەستەوەدا ئێستا لە بەغدا دەرفەتێک هەیە بۆ کەمکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی فیدراڵی شاتەنانت کا حەکیم بەس کێ بووە هۆکاری ئەمە یعنی بۆ نمونە تۆ دەدانە ساڵ موچە نادەی بەڵام هەموو ڕۆژێک کەناڵێکی تازەکەیتەوە بە ملیارەها دیناری بۆ سەرفەکەی موچەی مامۆستا و پزیشک نادەی هی کارمەندی تەندروستی نادەی هی خانشینی نادەی بەڵام هەموو ڕۆژێ فۆجێکی تازە بۆ فلان عشیرەت و فلان کەسایەتی و فلان کەسەکەیتەوە موچەی مەسەلەن موچەی پاکەوانێکت پێ نادرێ هی ژینگە پارێزێکت پێ نادرێ هی ئەوانەی کە لە نەخۆشخانە خزمەتەکەن هۆتێلەوانیەکەن پێت نادرێ مەسەلەن موچەی خان پێداویستێکی تایبەتت پێ نادرێت کە هەردوو چاوی لە دەستدا و تەنها 150,000 هەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەستگا هەواڵگریە کانی خۆت کە پاشکۆی حیزبن بەداخەوە کە ئێمە بەڕاستیە بێ هەمومان ئیشکەین بۆ ئیسپای نیشتیمانیمانە بێ پێشمەرگە لە چوارچێوەی مؤسساتی نیشتیمانیە کۆبکەینەوە و بە عیزەتەوە بە پێی یاسا دیفاع لە وڵاتە بکە و هەر هەمومان شانازی پێوە بکەین و ئەم لە کەوپەڵە و گەندەڵی و پۆخڵەوات و دەستێخستنی حیزب نەبێتە لە کەدارکردنی سومعی ئەو سوپای نیشتیمانیە و بۆ هەواڵگریش بامانشەوە کەچی ئەوان ڕۆژ بە ڕۆژ دەستگاکانی پێشمەرگەی حیزبیان هەواڵگریان ئیعلامیان هەموو گەشەیەکە کاک حەکیم خەرجی مانگانەی یەکێتی و پارتی بە نزیکەی 10 تا 15 ملیار دینار رەقەمڵێنرێ بێزەحمەت لەکوێ حزب و هی مؤسساتی حیزبیان بەڵە هەرچی کادری حیزبیان هەیە یا خانشینە یا خود موچەخۆری حکوومەتە وەکو بندیوار لە حیزبەکانیان نادەوامەکەن ئێمە ناڵێن پاسەوانەکرێ یعنی تۆمادەم جلوبەرگێکی فەرمی لەژێر چارچێوەی وەزارەتی ناوخوا قەیناکە بەڵام تۆ لە دەستگایەکی ئیعلامی حیزبیا ئیشکەیت و موچەی فەرمانگەیەکی حکوومەتی هەبێ ئەمە گەندەڵیە ئەمە ناڕەوایە ئەمە نایاساییە و پاشان تۆ کاک حەکیم عایلەیەک بە کاملی خانشینکەی بە باوکەوە بە دایکەوە بە مناڵەوە بە هەموو چۆنەوە نییە و پاشان لیستی موچات خەڵک هەبێت 3-4 ملیۆن بە ناڕەوا لە حیاتی وەزیفەی نەویستی کە ڕۆشتیشە بۆ بەغدا مامۆساکەم کوڕی زۆری تیا بەڵام تەیب سامێر سەرفی کردووە ئەنی جگە لە هێزانمنیەکە من کەم و کوڕیەکانت پێ بڵێم وەڵا پێم بڵێ فەرموو کاک حەکیم باش فەرمانبەر هەیە باشە لە ناو لیستی موچەی هەرێمی کوردستانە باشە ڕۆژ بۆ لە وەزارەتی داراییش باسمان کردووە ئەبێ چوو بێ بۆ بەغا ئەگەر نەچوو بێت چۆن موچەی بۆیت باشە لە ناو فەرمانگەی مەدەنیە باشە نە شەهادەی هەیە نە خزمەتی هەیە بەڕێوەبەری جێبەجێکارە موچەکەی سەر و 2 ملیۆن نیوە بە پێی یاسا ئەبێ 365,000 هەبێ مانگانە باشە بابا ئەمە کارساتە ئەمە گەندەڵیە ئەمە کوفری بەڕێوەبردنە یەک و دوان نین بە 1000 هەن لەوانە یعنی فەرمانبەرێکا حەکیم ئەگەر بە کالۆرۆسی هەبێ 30 ساڵ خزمەتیشی هەبێ اینجا ئاگاتە مەرتەبەی بەڕێوەبەری جێبەجێکار ئەویش بەیەندێ پێوەر و ڕێکاری کاریگەڕی ئەگەر نا بە ئاسانی پێی ناکە اینجا موچەکە ئەگاتە 2 ملیۆن و نیو ئەم لە ڕێگەوە هاتووە هەر لە ماڵەوە کادرێکی حیزبی بووە یەک فەرمانی بۆ دەرچووە تۆمان دامەزران بە بەڕێوەبەری جێبەجێکار ئەی شەهادەی کووە نیەتی ئێستا پرسی نەتەوەیش دێنەوە گۆڕە ئێستا خۆیان لیستی هێزانمنیەکانیان ناردووە لەبەرەوەی کە بندیوار و کەمکۆرێکی تێدا کەسی دەڵێن بەغدا ئامادە نییە موچەی پێشمەرگە بدە ئەوە چۆن لێک دەدەیوانی جوڵانی هەڵێن نەتەوەی و ئەڵێن ئێمە نامانەوێت جیاوازی بکەین لە نێوان چین و توێژەکانە ئەوەش وا دەڵێن بەڵێ بێزەحمەت کێ سەرەتان جیاوازی کرد جیاوازی لە چی دەدانە ساڵە باشە پلەبەرزکردنەوەی مامۆستا کارمەندی شارستانی دڕاگرتووە بەڵام هی سەربازی کردوتەوە ئەمە بە گشتداکردنی میلەتەکە لە ناو خۆیان نییە کێ کردی
ئەمە سەرۆکی حکومەت و جێگرەکەی کردی ئەمە پارتی و یەکێتی و گۆڕان بە یەکەوە کردیان دادوەرەکانیش بۆیان کراوە دەدانە ساڵە ئاخر خۆی کێشەکە لێرایە داواکاری گشتیت هەبێ ئەنجومەنی دادوەریت هەبێ و هەمویان سەرۆکایەتی هەرێمت هەبێ سەرۆکایەتی حکومەت هەبێ سەرۆکایەتی پەرلەمان هەمویان پلەبەرزکردنەوەیان کراوە بێ بەزمەوە سەوزەمزانێری وتیان تەنە دوو دادوەر کە یەکێکیان وزەم لە سنووری گەرمیانە بەس پلەبەرزکردنەوە بۆیان نەکردو وتیان بۆی هەندێک لەبەرەوەی بەدڵیان نەبووە ئەکرێ یعنی خەڵکێک هەبێت لەو نێوانە خۆی نازانم بڵێم بۆی نەکرابێ بە هەر حاڵ بەڵام ئەمە وێنەکەی لە کوردستانە بێ زەحمەت با ئەوەی لە ناو دەسەڵاتایە زۆر کورت پەروەرە بێت وەڵامی مامۆسا و فەرمانبەری شارستانی باتەوە بە چ پێوەرێک باشە بۆ سەربازیتان پلەبەرزکردنەوە دەست پێ کردەوە بۆ مامۆس ئێمە دژی سەربازی نین هەزاران کوڕ و کچی ئەم وڵاتە لە سلکی ناو وەزارەتی ناوخۆ پێشمەرگە ئاسایش دڵسۆزانە خزمەتەکەن مافی خۆیان مافی یاسایی خۆیانە بەس بە چ پێوەرێک هی ناوخۆ هی سەربازیەکەیتەوە هی ئەنجومەنی دادوەریەکەیتەوە هی سەرۆکایەتی هەرێمەکەیتەوە سەرۆکایەتی حکومەتەکەیتەوە بەس مامۆسا و فەرمانبەری شارستانی پلەبەرزکردنەوە یەکەم جار ئەمان خۆیان میلەتەکان کردوتە دژمنی یەک کاک حەکیم ئێستا نەک هەر لەو ئاستی فەرمانبەرە هەر لە ئاستی ژیانی کۆمەڵایەتیشە ئەمانە میلەتەکان دابەش کردووە بۆ دوو جۆر جۆرێک ڕەفاهیانەژی لە هێندێک گەڕێکی ڕاقیش و هەموو خزمەت گوزاریەکیان فولە بە ئاو بە کارەبا بە غازەوە بە هەموو شتێکەوە جۆرێکی کەش لە گەڕەکەکانین هەفتەیە ئاو هەیە هەفتەیە نیە ئێستا لە سلێمانیە نزیکەی 12 ڕۆژە زۆرینەی زۆری سلێمانی ئاوی نییە ئەوە چێ بۆری شکاوە باشە بەرپرسانی بڕیار بەدەستی حکومی چ حیزبی سیاسی زاڵ لە منتیقەیە وەکو ئەو خەڵکە ئاوی نییە یعنی وەکو ئەو خەڵکەت بە تەنکەر ئاوی کڕیوە یعنی ئەوان هاتوون ژیانی کۆمەڵایەتی خەڵکیشیان دابەش کردووە بۆ هەژارێکی هەژار یاخود مامناوەندێکی نزیک لە هەژارەوە لەگەڵ دەوڵەمەندێکی دەوڵەمەند کە زۆرینەی زۆریان بەناڕەوان 6 کوڵکێکمان سەرکتێ بەکورتی سەبارەت بۆ بڕپارێکی ئێستا گەشتووە 599 میلیارد گەشتووە لەگەڵ داهاتی ناوخوا گەر بەش دەکا چی ناودنەی کە دابەشی ناکەن یاخود دەبێت چی بکری بۆی دابەش بکرێ هەر دەستی بەسەدا نەگرن ئەوە لە 12 سێوە هاتووە 10 ڕۆژە وەڵاهی من پێشنیارەکەم بۆ ئەو هێزولایەنانەی لە دەرەوەی دەسەڵاتن لە دەرەوەی پێکهاتەی ئێستای حکوومەتی هەرێم باشە بەیەکەوە کۆ ببنەوە تەکبیرێ بکەن لەم خەڵکە نابێ ئەوە دانیشن لە ماڵەوە ئەوە دەسەڵاتێک هەیە زۆر بێباک بە هەموو ناڕەزایی و خۆپشاندانێکی مەدەنی تاگلایەنەی خەڵک یعنی خەڵک زۆر ناڕەزایی دەرەبڕێ خەڵک زۆر هاواریەتی بەڵام بەڕاستی ئەم دەسەڵاتە هاواری کەس نابیسێ وای ئێستا دەدانە ڕۆژە پارەش هاتووە لە بەغداوە بە بەداهاتی ناوخۆی بەس تەنها ئەم مانگەوە کا حەکیم نەک بەداهاتی مانگی دوو مانگی ڕابردووشەوە ئێستا ئێمە لە ساڵی 2024 وانە یەک موچە دراوە واتە یەک پشکی ناوخۆ بەکار هاتووە ئێمە لە کۆتایی مانگی سیاین واتە دوو بەشی پارە هی داهاتی ناوخۆ لە کوردستانە هەیە زیاترە لە دابشنی موچەیەک بەوەی بەغداوە جگە لە سێمانگی کۆتایی جگە لە داهاتی ناوخۆی سێمانگی کۆتایی ساڵی 2020 حساب نەکەین تەنکەر بەڵە بێجگە فرۆشتنی نەوت بە تەنکەر کە کەس نازانێ ژمارەی تەنکەرەکان و بەرمیلەکان ڕۆژانە چەندە چەنی بۆ کامپانیاکانە چەنی ئەگەڕێتەوە خەزیێنەی گشتی ئەم پارەیە چی لێەکەن بۆ کوێی ئەبان هەر بەیان نامەیەکی ڕوونکردنەوە کە هیچ قیمەتێکی نییە بەیان نامە سەبارەت بە مامۆستا بزانەوە پێشە زۆریش لەسەر توێژە هەژارەکان کرد بوو ئەوانەی منداڵی بێباوکە نەخۆشی درێژخایانیان هەیە ئێستا لەو لیستەش کە بۆ عێراق ڕۆیشتووە هیچیان بۆ ئیزافە نەکردێتەوە کە لە 2015ەوە 16 بە پاساوی قەیرانی دارایی موچەکانیان بڕە 59000 کەس 150,000 دینارەکەیان هەبوو هیچ پاساوی هەڵدەگری چکە لە کاتێکە دەڵێن ئەگەر نردبیانە عێراق سەرفی دەکەت تەیفسامی توچین بۆ بێ و کولیستەکە سەرفی دەکەم طبعاً کاک حەکیم بەڕاستی ڕوونە ئەو لیستەی چۆتە بەغدا پارەی بۆ هاتووە مەگە ئەمان لیستیان نەنارد پلەبەرزکردنەوەشیان نەنارد ئەم پارێش کە هاتووە بەناو یعنی ئەوە نییە بڵێ هاتووە بۆ حکوومەتی هەرێم بەناو ئەمە 500,000 هی فلان کەسە ئەمە 150,000 هی فلان نابیستە ئەوە 220,000 هی فلان خانشینە یعنی مافی دەسەڵات نییە دەسی بەسەرا بگرێ و من دڵنیام عاقیبەتی ئەم شێوازە تەسەڕوفکردنە تەنانەت لە برسیترین دۆخی خەڵکە لە مانگە پیرۆزە کە ئێمە زانی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خەڵک یعنی
هێندێک پێداویستی زیاتری هەیە بۆ هۆی بەهۆی جۆرە هەڵسو کەوتەوە لەم مانگە پیرۆزا دەستیان بەسەر قوتی خەڵکان شەیتانیش خۆ دەمی دەبەسترێ مامۆستا شەیتان دەمی بەستراوە بەڵام بەداخەوە شەیتانەکانی ئینس هەر لە زەرەران بۆ گیانی ئینسانەکانی تر طبعاً کا حەکیم بەڕاستی ئەم شێوازە حکومڕانیە درێژەی نابێت و سەری خۆشیانەخوا بەداخەوە جۆرێک لە جۆرەکانە بێتە هەژارەکان و ئێستا پارەی بۆ کەمەندامەکان هاتووە 10 میلیارد هاتوو بەس بۆ کەمەندام و کورتە باڵە بەڵێ من ئەوە ڕوونەکەمەوە طبعاً ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستانە زوڵم و ستەمێکی زۆری کۆمەڵایەتی هەیە بڵێت چۆن هەر حکوومەتێک کاتێک دەتوانی بڵێیت کەمترین عەدالەتی تایە کە خەڵکە هەژارەکە هاوکاری وەرگێ ئەوە نزیکەی 10 ساڵە ئەمان هاوکاری خەڵکی هەژاریان بڕیوە و ڕاگرتووە بە ناوی چاکسازیەوە هەر نەشیان کرد لە 2012ەوە تۆمارکردنی کەمەندامیان ڕاگرتووە کە نزیکەی 30,000 کەمەندام چاوەڕێی 150,000ەکە لە کاتێکا لە بەغداد 250,000ەکە حەکیم خانەنشین کە بەڕاستی شایستەیە بە موچەیەکی شایستە لە بەغدا هیچ خانشینێک لە 500,000 کەمتر نییە 400,000 کەمتر نییە و خۆیان زۆرینە لەسەر 400,000 لە هەرێمی کوردستان 90,000 خانەنشین 220,000 تا 300,000 وەرەگرێ و پاشان زیندانی سیاسی کاک حەکیم تا ئێستا نزیکەی 13 وەجبە چاوەڕێەکە زیندانی سیاسی هەیە بردووە زیندانی سیاسی هەم یعنی هەر لە مردن گەڕاوەتەوە لە پەتی سێدارە گەڕاوەتەوە قوربانی داوە بۆ ئەم وڵاتە کەچی على ئاساس لە سەرای حکوومەتی هەرێمایە لەبەر گەندەڵەکان لەبەر بندیوارەکان لەبەر ناڕەواکان لەبەر خانشینی بنەماڵەکان زیندانی سیاسی حقیقیەکە موچەی بۆ نەکراوە چاکەی ئەوەی کە موچە ڕاستە و خۆتەوتین بکرێ یعنی جێگیر بکرێ بە ئەلکترۆنی و بە کارت و ڤیزە کارت بکرێ لە ڕێگەی حسابی بانکیەوە بێ لەسەر حساب بانقێکی عێراقی بێ دووشتە یەکەم ئەم چین و توێژانە ئەم کێشیان لە کۆڵە بێتەوە هەژارەکانیش پارەی خۆیان وەرەگرن زیندانی سیاسی بە هەمان شێوە و شەهید لێرە 500,000 هەیە لە بەغا 1,200,000 هەیە ئەمانە توانی بکەیتە 1,200,000 پلە بەرسنەوەی مامۆستا و فەرمانبەری شارستانیە توانی دەست پێکەیتەوە و کاک حەکیم اینجا لە هەمووشی گرنگتر هەتا عێراق دینارێکی هەبێ موچەی تۆم سۆگەرە عێراقیش دەوڵەتە نەوتە فڕۆشەکاتنەوە بە سوار بۆی سپەی یەک مانگ تێپەڕە بێ وستا بڕێدارەکەیدا تکەی فەدرالی بۆ پێیان ناخۆش موچە چارەسەر بکری دایانەوەکو کارتێکە لە دەستی خۆیاندا بمێنێتەوە ئەوان دەڵێن وەرن بێ بەرامبەر ئەوەتان بۆ چارەسەر دەکەین ئەمانە هەموو ژیانیان بە خەیاڵ بۆ کا حەکیم کاتی هێتە کاتی بانگەر هەڵمەتی بانگەشە کاک حەکیم یعنی وازان ئەم میلەتە بیری نەچۆتەوە یعنی ئەڵێن کاکە بەشدارتانەکەین لە پشتانە دەینە لە نەوتاوان نێوت ئەیانوت مەسەلەن هەموو ماڵێک مانگانە 1500 دلار بەشی لە نەوت مسۆگەرەکەین وەزیری سامانە سروشتیەکان وەزیری کارە ساتەکان ئاشتی ئەورامی لە بانک گوتی ئێمە کۆمپانیایەک دامەزرێنین حکومی هەموو هاوڵاتێک پشتی تایە هەبێ کوا کۆمپانیاکەت کوا پشکەکە کوا وەزیرەکە کوا نەوتەکەت و پاشان کاک حەکیم هاوارەکەن ئێمە بێکاری کەمەکەینەوە هاوارەکەین ئێمە هەلیکارە ڕەخسێنین هاوارەکەین ئێمە ئارامیە ڕەخسێنین هیچی لەمانەیان نەکرد ئێستا بەڕاستی مسۆگەرکردنی موچە لە بەغداوە بە کۆتایی خۆیان نەزانن چونکەوان دەدانە ساڵ نەیانتوانی ئەو کارە بکەن کە ئەم کارە سادەیە سوپاس دەکەین بەڕێز گۆڵپی پەرلەمانتاری پێشوو کوردستانی لیژنەی دارایی سوپاسیان بەدەست دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ